ئەو دڵی پێخۆشە چکلێتێکە دەداتێ شیرنێک دەداتێ دەکەیە ناو ئەو جیرفانە بە تایبەتی جلی کوردی زۆر بە کەڵک دێ ئەوەنە پڕە بێ ئاسڵاو بەڕێزان خۆشەویستان جەژنەتان پیرۆز ئەم جلە کوردیە بە بۆنەی جەژنەوە یعنی چی؟ یعنی دەبێ ئێمە لە جەژنە دڵخۆش بین پێشەوەی باسی تەندروستی بکەین جەژنە شوێنی دڵخۆشیە شوێنی ئەوەیە بە تایبەتی ئەو کەسانەی کە بە ڕۆژوو بوون ماندوو بوون دەبێ ئێستا بەڕاستی ئەو ماندووبوونیان بە خۆشی دەرببڕن بەڕێزان دەمانەوێت باسی هەندێک بابەتی تەندروستی گرنگ بکەین لە جەژنە بە تایبەتی ئەم جەژنە جەژنەی ڕەمەزانە چونکە جەژنەی ڕەمەزان جیاوازە لە جەژنەی قوربان لە ڕووی خۆراکەوە ئەمن وەکو پزیشکێکی پسپۆڕی هەرسو جگەر بەڕێزان من زۆر دەمێکە بڕیارم داوە هەر شتێک ئەگەر بۆ خۆم نەیکەم بە ئێوەشی نەڵێم چونکە مانای نییە من ئەگەر شتێک جێبەجێ نەکەم و بمەوێ ئامۆژگاری ئێوە بکەم و ئێوەش پێتان بڵێم جێبەجێ بکەن بۆیە من دەمێکە بڕیارم داوە چەندان ساڵە شێوازی خواردنی جەژنەم گۆڕیوە بە تایبەتی ڕەمەزان باسی ڕەمەزان دەکەم ئێمە ڕەمەزانان شتێکی عرف و عادەت وایە هەموو خەڵک شیو لێ دەنێ ئاش لێ دەنێ بە تایبەتی ئاشی قورس یعنی بۆ نمونە مەسەلەن برنج و قەیسی و گۆشت و کۆمەڵک لەو شتانە ئەمانە بەڕاستی لە ڕووی تەندروستیەوە باش نییە لە ڕەمەزان لەبەر ئەوە چونکە تۆ گەدەت ڕانەهاتووە لەگەڵ ئەو خواردنە قورسانە بۆیە تەمەشا ئەکەین جەژنەیەکی زۆر ناخۆش دەبێت لەبەرەوە من ئێستا دەمێکە ئەوە تەطبیق ئەەکەم لە جەژنەی ڕەمەزان من بەیانیان هەروەکو پێشان چۆن گەدەم من مانجێکە ڕاهاتووە و پێشتریش بە هەمان شێوە وەکو ماست و مەسەلەن ئەو جۆرەشتانە ئەخۆین پەنیر و ماست و ئەوانە ئێستاش هەروایە جەژنەی ڕەمەزان بۆیە زۆر بە سەحەت بە خۆشی جەژنەکە بەڕێ ئەەکەین لەبەرەوە داوا ئەەکەم بەیانیان بەڕاستی خواردنی قورس نەخۆین وەکو قوربان نییە جەژنی قوربان حتا لە ڕووی ئاینیشەوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە جەژنی قوربان بووە قوربانێکی سەر بڕیوە و هێناوە لێی ناوە لەبەر ئەوە جەژنی قوربان بەڵێ و سنەتیشە باشیشە و شتێکی ئەوەشە یعنی علمی کێشەی نییە لە ڕووی علمیەوە ئەگەر بەیانەکەی خواردنی قورس بخورێت کەواتەوە خاڵی یەکەم خاڵی دووەم بەڕێزان دوای ئەوەی کە بەیانی هەڵساین و خواردنێکی بەسیتمان خوارد و چوینە نوێژ و هاتینەوە تەمەشاکەین لاشە و جەستەیەکی باشمان هەیە چالاکمان هەیە پێویستە چالاکتریکەین بەچی بە سەردانیکردن چونکە ئەمە لە ڕووی تەندروستیەوە زۆر دڵت خۆش دەکات بەڕاستی و لە ڕووی ئاینیشەوە گومانی تێدا نییە جوڵە لە جیاتی ئەوەی تۆ بخەوی لە بنجێ نەخێر ڕۆ دڵت خۆشکە سەردانی بکە مەناعەت بەهێزکە بەرگریت بەهێزکە ئەمە خاڵێکی زۆر گرنگە بەڵام لە کاتی سەردانی زۆر گرنگە دەست نەکەین بە هەرچی خواردنێک کە دانراوە بیخۆین ئێمە دەبێت زۆر ورابین بە تایبەتی گەدا بەڕێزان گەدا فێر بووە تۆ مانجێکە خواردنی بە زۆر بە زەحمەتی تێ دەکەی بە قیاسات یعنی تۆ مانگێکە مەسەلەن چەند سەعاتێکە هیچی نادێ ئێستا لە ناکا و لە پڕ هەموو شتێکی بدەیە ئیدی ئەمە بایۆلۆژیکەل کلۆکی تێک شووە تۆ دەبێ هێواش دەست پێ بکەی ینی لە ڕووی زانستیەوە نزیکەی 3 بۆ 5 ڕۆژی دەوێ جاری وایە 7 ڕۆژی دەوێ تا ڕیخۆڵە و گەدە بگاتەوە سەر سروشتی خۆی بۆیە دەبێ خواردنی شیرنی و ئەو خواردانەی کە زۆر زیان بەخشن بە تایبەتی چوکلێت و ئەوانە دەکرێتەوە وەریگری ئەو دڵی پێخۆشە چوکلێتێک دەداتێ شیرنێک دەداتێ دەکەیە ناو ئەو جیرفانە بە تایبەتی جلی کوردی زۆر بە کەڵک دێ ئەوەنە پڕە بێ بەڵام دواتر بەکاری بێنی دوای جەژنە فناکرێتەوە هەرچی وەری بگری بیخۆی و هەروەها لە ڕووی کولیچە و لە ڕووی ئەم شیرنیانەش ینی دەکرێت وەری بگری یان دەکرێت مەسەلەن شتێکی بەسیتی لێ بخۆی بەڵام نابێ زۆر بخۆی و نیمەڕۆ ئەو نیوەڕۆی بڵین یەکەم دیسانەوە وەکو گوتم 3 ڕۆژ تا 5 ڕۆژمان دەوێت خواردنی تەواو زۆر وەکو سروشتی خۆمان بخۆینەوە ئەجینە تووشی تێکچوونی گەدە و بڵین هەرسکردنی ناخۆش و ناشرین دەبین توش حتا جاری وای هێڵنجی ناخۆش نەخۆشەیە ئازاری دەبێ ڕشانەوەی دەبێ زەحمەتی دەبێ بۆ ئەو شتانەمان توش بێ ئێمە بۆ ئەو جەژنە خۆشە نەکەینە خۆشی نەکەینە لە ڕووی دەرونی تەندروستی هەموو شتەکان بۆ لەبەر ئەوەی تەنها ناتوانین نەفسمان بگرین من زۆر دەمێکە گوتم شتێک کە بۆ خۆم نەیکەم نایڵم زۆر دەمێکە لەوانەیە 3 ڕۆژی جەژنە لەوانەیە بڵێن 3 چوکلێت و 3 کولیچە نەخۆم لەبەر ئەوە چکە دەزانم تێک دەچم دەزانم گەدەم تحملی ناکە بۆچی وا بکەم فبەڕێزان ئەم خاڵانە زۆر گرنگە هەرچەندە لەوانەیە دووبارە بێ بەڵام خوا ئەفەرمێ وەذەکر فإن الذكرى تنفع المؤمنين بەبیری یەکتری بێننەوە چکە بەبیر هێنانەوە سوودی دەبێ لەبەرەوە هیوام وایە بەبیری یەکتری بێنینەوە هیوام وایە بە شێوازێکی تەندروستی ئەم جەژنە خۆشە بەڕێ بکەین هەرچەندە ڕەمەزانەکەمان بەداخەوە تۆزێک ناخۆشی تێدا بوو بەڵام خۆشی جەژنە ئینشاء الله بەردەوام دەبێ
و ئینشاءالله دەیکەینە جژنێکی خۆش. سوپاسی هەموو لایەکتان دەکەین بۆ جێبەجێکردنی. وەسەلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.